سلااوڕێز ساوڕێیان چۆنن بە هیوام هەموو لایەک باش بن. هاوڕێیان گەڕاینەوە لاتان لەبەرەوەی ئەو ماوەی دەمانەوێندە گفتوگۆ بکەین بابەتی گەرم و گوڕ هەیە. ئەوە لەو پەی ئەکاونتێکی کۆنمان چەند ساڵەکە بڕوا بکە نەوێراینە بە ئیسراعەت مامەڵەی دەکەین سە بۆ شتان باز دەکەین چ گورزەکی گەورەی لە ئێرهابی ئەلکترۆنی پارتی و ئارین بارزانی کە سەرپەرشتی دەکا لەگە هێمن لۆهۆنی برازاکەی سڵاحودین بەهادیماندا کە خێری لە بۆ ئەجمعین هەیە. ئەجمعین بڕوان پێ بکەن خێری لە بۆ هەر هەمووتان هەیە. پیلانشی زۆر قێزەوەنیان لە دەست بوو ئەوە دوو ساڵە هەرچی حەزیان لێبایە لە خەڵکیان دەدا دەوکوتیان دەکرد. ئێستا مەسەلەن هەموومان من ئەوڕۆ هەست پێ دەکەم نیمچە ئازادم لەو فەیسبووکەی هاوڕێیان لەو فەیسبووکەی لەبەر ئەوەی چەندین پەیجمە بوو شادمەوە چەندین پەیجی قەرەبارەغمان هەبوو گورزێکی زۆر گەورەمان لێیاندایە هاوڕێیان. ئێستا لۆتان باز دەکەین کە چمان لەگەڵیان کردیە و چۆن شکستەشی گەورەیان توش بووە. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە بڕوا بکە لە ئەوروپاش لە دووتن کو سەرکوتت بکەن کو تیرۆر بکەن کو دەنگت کە بکەن ئەوەندە هێزەکی ترسنۆکە یا لەو حیزبەی عمری 80 ساڵە 80 مەگەر بەس حیزبی شوعی عێراق لەوی کەونتربی لە مەنتیقەی کەچی سەدان تەلەڤیزیۆن و هەزاران کۆیلە کەچی دەترسێ لە پەیجێک لە کۆمنتە کورت خواوە حیزبە بە شەرەف ئەوە حیزبە. هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان یەک دەمەکە یەک دوو ساڵە بە پارەی خەیاڵی بڕوام پێ بکەن یعنی من نامێ هەمووزارە دووبارەی کەمەوە یعنی داخستنی ئەو پەیزانە ئیش 5 دقیقە چەند هاکەرێکی عەرەبە کوردە بیانیە گرتیتیان دەهێنن قەپات دەکەن پارەی قوتی ئەو خەڵکی دەدەن چییە بەس دەنجی کرد بکرێتەوە لە مامی بەر لەوەندێدانرای خەڵک تعبیر لەوەی خۆی بکاتەوە دەچون ئەوە لایڤەکی من ڕەنگی ئێستاش بەردەوام بیکەن کە داواتان لێ دەکەم بوێر بن بیکەن ئەضرب بەحراوی بكل قوتك کەسێکی عەرەبە ئەوە سەرپەرشتیە لە بۆیان دەکە پارەی خەیاڵی ئەو میلەتی لە دەست دەکەن. بەهەرحاڵ ئەچیا ڤیدیۆی من دەبا لە ڤیدیۆیەکی کۆنی خۆی یا ڕسمەک فرێ دەدادنە تێکستەکەش ناگۆڕێ ڕایدمەنیزەری هێشکە دەکاڵێەوەی ئیمنە ئەو فێڵەمان کەشف کرد تەسلیمی فەیسبوک کرا و فەیسبوک ئێستا خەریکی نەک دوێنێ 115 ریپۆرتی ئێمەمانان لادرایە 115 ریپۆرت کە بەناحەق ڤیدیۆ ئەوەیمان لابردیە دووش و ئەوان نەک لە بۆ ئێمە هەر ڕێگایش کە دادنێن هاوڕێیان فەیسبوک ئێستا دەبینی ئێستا مەسەڵەن یە غەڵەت دەکەی 50 ئەقەلە لۆ دروست دەکە خەریکی چاکردنی ئەو ڕێگایان و هەموو تۆڕە مافیایە ئێرهابیانە دەدەنە دادگاژیان ئەوەتە ناویان ڕەش دەبی لە لیستی لای فەیسبوک سەبر بگرن چتاوانێکیان بەرامبەر خەڵکردنەکە ئێمە دەیانی تر لە ناو سیستەمە دیکتاتۆریەکانی تکەش منتیقەش لە پاکستان لە ئەفغانستان لە هەموو شوێنێک بۆیە ئەو گورزەمان لێدان با بوێرن لێمام دەست بێنی دەکەیەوە دەبڕۆ لێمام بدە بە هێمن لەهۆنی بە هەموو تاقی خۆت وەرە ئەگەر جورئەتت هەیە لێمام بدە باشە قەپاتیکە ئەگەر نەمان کردەوە حەقت بی و ئەگەر ئەوانە هەموو لەسەر شتان نەبوو تاپەوە هاوڕێیان ئەوە چکە ئەوان خەبات سوسیال میدیایە سەر لێرە لەمە دەدەن لێرە پێیان دەکرد دەنجی ئازاد ببڕن هەموو شتیان لە کوردستان کۆنتڕۆل کردیە ئەوە مایە سوسیال میدیا مایە گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنە کاریگەرترین هێزی ئۆپۆزیسیۆنە هەرچی کەناڵی ئاسمانی نەک لە کوردستان لە هەموو دنیا سوسیال بڕوا بکەن ئەو زارەی یەکە برادەرێک لە ئەمریکا قسەمان دەکرد دەگو خادر ئەزانی سوسیال میدیا چیان لە بایدن کردیە لەسەر ئێران و لەسەر ئەو هێزە شیعانە یعنی ئەوانیش خۆس ئەوەندەی CNN و دەهەنکی CNN و واشنگتن پۆست سوسیال میدیا دەوری هەیە بەهەرحاڵ بۆیە گورزێکی گەورە درا قەپاتی دەکەن دەیکەینەوە دوێنێ زیاتر لە 7 پەیجمان و ئەکاونتمان لۆ هاتەوە ئیوە هەبوو بە ساڵ لێمان ڕۆیە
ومۆرەکەش لێیاندرا و سەبر بگرن ئەوە قۆناغی یەکەمە قۆناغی دووەمیش لە دەڵگای ئەمریکا ناویان تۆمار کرایە هەموو ئەوانەی ئەو ئیرهابیانە دەکەن بە عەرەب و بە کوردەکانەوە. هاوڕێیان خاڵش کە بەر لەوەی بچمە سەر باسی لەنگە هەژماری من یاری کوڕی مەسرور بارزانیە ئەگەر 1 ملیۆن مۆزەفە بێرەشی 2500 دەکات چەند 2 ملیار و نیو مانگانە سەناو تەنکەی باغەڵی ئارینی تا ئەنا ماڵی بارزانانی ئەو تەبیعەتیان هەیە لە سلێمانی شەماشتە ها هەموو کۆمپانیەکان ئی ئەوانەیە کوڕەکانی تاالەبانیە هەر یەکە و کۆنتترۆلی کردی ئیدارەی گشتیان کوڕەکانی تاالەبانی هەژمە پێشان لە بۆ نێچیر و کوڕەکەی بوو ئێستا مەسرور و کوڕەکەی ئەو هاالەیە بۆیە شەڕەکە لەسەر سەرۆک وەزیرانە لەبەر ئەوەی بزنزەکی گەورەیە بزنس 1 ملیۆن مۆزەف ئەگەرێکی 2500 دەدا دەکات 2 ملیار و نیو للعلم يعني کەس تێناگە باشە بانقیت کە هەیە ئەوزە خۆشبەختانە ئێستا لێیان هەڵوەشاوە ئاوڕان لێشیان هەڵوەشادەوە هەموو خەمیان ئێستا ئەو باقەیە نەخەمیان موچەی خەڵک بووە 4 مانگە نەیدرا بڕوا بکە مەسرور شەڕی مان و نەمان لەسەر هەژماری جیرفانی منی ئارین مەسرور بارزانانی دەکە بەڵام ئامادە نەبوو شەڕ لەسەر قوتی خەڵک بکات یعنی کێشەی وانە برینی موچەکانیانە گەورەترین زەربە لێیان دەدرێت لە زەربە اقتصادیەکانە لێیان دەدرێت ئەوان بەوانە تێکەچن نەوەک بەوە تێکەچن موچەی خەڵک نادرێت 4 مانجیش کەش نەدرابایە تا ڕابەڕینە بە ئەوان تەقەی سەریان دێ هەر لە های لایوی خۆیان دەژین بڕوا بکەن ئێستان بۆتان باز دەکەم چ مەحامێکی خەیاڵیان گرتیە لە پێناوی مەکسەبی خۆیاندا. هاوڕێیان ئەوجا لەو ڕۆژانە ئەمە چەند جارێکم گوت بەس مینبەرەکانی کە ڕکلاممان لێ دەکرد بڕوا بکەن پەیجەکانمان زۆر لاواز بوون ئێستا بۆیە دووبارەی هەندێک شت دەکەمەوە. مەسرور بارزانی هاتە ئەوروپای ئەمریکای وەک دەستکەوتێکی زۆر گەورە دایانەوێت بە خەڵک بفرۆشن کۆ برادەران یعنی یەک ئامانجی سەرەکی ئەمە بە تحەداوە دەڵێن ئامانجی سەرەکی هاتنی مەسرور بارزانی لۆ مەسەرەی دادگاییەکەیە لەبەر ئەوەی چەند ڕۆژەشی مایە و ئەمە پێشتر ڕامایە وتمان ئەگەر مەسرور و باڵی بارزانی و هەمووانی ناویان تێدایە پێیان وایە ئەو دادگایە فشێ با بفەرمونون نەستنە دادگا لە ماوەی ئەو 21 ڕۆژەی لۆیانداندرایە ئەگەر ئەو بوون بووە بە پەلەپەل هاتیە بەڵام هەموو هەوڵەشیدا بە شێوازێک پێ بڵێ ئەمن هیچ پاکم پێ نییە وەزیر خارجی ئیستیقبالی منی کردیە کە ئەو زانیاریانەی هەیە ئەو زانیار سەتا زیاتر ئەوەی ئەو بەرهەم ساڵ ئەملپانە کە وەخت خۆڕێیاندا بێتە هەولێرێ ئێستا دەستی بە دەڵالی لە ماڵی بارزانانی کردی لە پێناوی بگەڕێتەوە لۆ کورسی سەرۆک کۆماریچ کوشێت بووە ینی خۆی بە هەموو شتێکدادا بەس بگەڕێتەوە پلەی سەرۆک کۆماری ناقشان نییە برا وەڵای سەد هەواڵێکم لە تەلەگرامەکەی خۆم بڵاو کردەوە لەتیف ڕەشیدەکی فەقیر 1 ملیار و نیوی 1 ساڵ 1 ملیار و نیوی دینار سەرف کردی خەرجی بووە کاکە بەرهەم کولە و ناز و نعمەت و دیداری گەورە و ئەتیبار و ئێستاکەش لە مێرگەپان کەتیان لە دێتە ئەمریکای کە هیچ ئەتیبار بێگومان دەست بە هەموو سازشێک دەکەن بگەڕێنەوە بەس کورسی دەبەرێت ئەوانە خاوەن مەبدەء نەماینە بەرەم ساڵی من پانلۆی تەرتیب کردیە بەڵام ئەو دیدارە ئێمە بە تحەداوە دەڵێن فەرمینە بووە. هاوڕێیان هەموو ئەو هاوڕێیانەی دەستنای وەزارەتی دەرەوە من لێرە 2 کەس دەکەمە شاید هەم کاک شەماڵ بەشیری هەم کاک هۆگر بتوێنی لەو 4-5 ساڵەی زیاتر لە 20 جار لەگە من پێکەوە چوینە باوا بڵێ بڕوان پێ بکەن هەموو جارێ دەچین لەبەر دەرگەی درۆتنینگاتانی سوید پێش دەرکەکەی بەرپرسی شەرق ئەوسات و بەرپرسی عێراق لە پێشوازیماندایە هەموو ئەوانەی کە دەچن دیدار دەکەن من ئەوە 12 ساڵە دیدار دەکەم بەردەوام لە پرزگایان دێنە پێشتر کە سەجادەکەیە لەوێ ڕەئەمە دەبەنە سەری لەبەر ئەوەی دیدارەکە فەرمیە دەژنووسرێ لەگەر ئەمە گرۆپە جیشین یعنی گرۆپە جیشین من ئەوە ناوی ئەو دوو بەڕێزەم گوت دەتوان لێیان پرسن هەموو جارێ دەچین لەبەر دەرکەی هەر درۆتنینگاتان وەزارەی خارجی لە سەجادەیە لە پێش دەرکەوم بەس مەسرور بارزانی هەمووتان دیتان لە مەتاڕی ڕە لە چونە ژوورەوەیدا حتا ناو ئەو ژوورەی کە چوو لەگە بلینکن دانیشت چی هاتە پێشواسی
هەمووتان دەزان کە وەزیری خارجی دیدارە شتێبی بەخۆی دەستی لە پێش دەکەی استقبالی دەکات سەرۆک کۆمار کاکە بەخۆی خۆ 2 ساڵ لەمەوبەر کەمتر بوو چوو سەرۆکی وەزیر سەرۆک کۆماری ئەو فەڕەنسا لە پێش دەکەی استقبالی کرد بە عەلەمی عێراقی بوو بەڵام بە عەلەمی عێراقی بوو نێچیروان بارزانیش ئەوە سەرۆک کۆماری فەڕەنسا لە پێش دەکەی بەس ئەوە مۆزەفەر بردێ ژۆرێ ئەوەش هیچ ئێستا بڕۆن بپرسن و ئێستا ئەمە ئەو ڕسمە دەردەینی ئەو دانیشتنەی مەسرور بارزانی لە ژووری وەزیری دەرەوەی خارجی نەکرایە مزەڕەت شتە شکلی بوو کردیان بەڵام ئەم ناتوانە بڵم هیچ ڕسمی نەبووە نا هیچ ڕسمیەتە چێ بوو وەزیر خارجیە دێ باسی کردیان لێدوانەچیدا لێدوانەشیدایە لەگەری دانیشتە بەڵام لە مؤتەمەری ڕۆژنامە ئەو ئیبارە گەورەی نییە و ئەوە ژووری وەزیری خارجی نەبووە لە من وەرگرت و ئەگەر فەرمی بایە بۆ زانانی هەندە لێرە وشە جارەکەی تر باسیم کرد هەموو شتێک ئەوەیە یعنی ئەگەر فەرمی بایە لەوێن دەر وەزیری خارجی ئەمریکی پێدەگوت ئەم زۆر سوپاسی سەرۆکی حکوومەت یاڕێم دەکەن کە بە پیر داخوازەکەمان هات فەرمی داوەتنامەکان ئەوەی نەگوت دنیایان خراکە لە ڕێی ئەو بەرهەمە ئەخیری توانیان ئەو تەوقە ڕاگەیانەی ئەو تەوقە دیبلۆماسی لەسەریان بوو شکا مەسەن دەرگایە چیرۆکردنەوە لەبەرەوەی لە کەی ئەو 5 ساڵی مەسرور هەموو هەوڵیدا پێی نەکرا وەربژیرێ پێی نەکرا دیدارەکە بکە بۆ ئەوەی چۆنە بوو زایدەن قسەکانی بلینکن هەمووتان دەزان لەسەر یەکگرتنی کورد بوو زایدەن پاراستنی دیموکراسیەت و مافی مرۆڤ لەبەر هەندێک جێگرەکە شارکەدیتیان لە هەندێک بوو کە ئەوە بیتنیان هیچ قسەیەکیان لە بۆ قازانجی مەسرور نەکرد بڵێ ئەوە بی مەسرور دەیەوێ هاتی هاوڕێیان ماڵی بارزانی دەمەوەتان پێ بڵێن بە پەلا بۆ ئەوەی بچینە سەر بابەتەکە بە پەلا ئێستا ئەوان بەتەمان تەمەڕوت لەو بڕیاری دادگای فیدرالی عێراق بکەن نانەوێت جێبەجێکەم بە موعامەرە و دژی دیموکراسی دەزانن لە کاتێکدا ئەو مەحکەمەیە دوو کوردی تێدایە و بە خۆیان دروستیان کردیە تا ئێستا کە تەنیا لەسەر ئەو شتانەی خۆیان ناڕازین ئەو باز دەکەن دیموکراسیەت نما لە عێراقە نەما لە کوردستان گەلێک زۆرە ئەوان دەیانەوێت تەمەڕوت بکەن بەس حکوومەتی عێراق کە حەقی قانونی هەیە کاکە هەندێک شتێ حەقی قانونیە بە ئەمریکا ئێستا مەسەن ئەمریکا عێراق بڵێ بڕۆ دەرێ دەبی لە هەرێمی کوردستانیش بستە دەرێ ئەوە نییە هەندێک دمبکتی و میدیای عەرەبی و هەندێک میدیای کوردی و کەسی کوردیشن دەستیان بە تەپڵ لێدان کردیە و لە خزمەت پارتی ینی بەجددیەت و فەیسبووکی هەندێک خەڵک بخینەوە و ئەکاونتەکانیان سیرکە و ماڵ هەندێک دەبینی بە ئاشکرا خۆیان دۆڕاندێ لەو پارتی ڕکلام دەکەن لەو پارتی بنەوە ئەگلەنەوە ئەکان چکۆ دەستی دوانە لە هەمووی خەتەرترن لە دەستیەکان بەهەرحاڵ ئەوڕێیان ئەمریکا بە ئاشکرا لەگەڵ ئەوەیە کە عێراقێکی دیموکراتی فیدرال قەت پارتی شان دەدا کە دەوێت تەمەڕوت بکات وەکو ڕیفراندۆم لە ڕیفراندۆم کەس دەگەری نەبوو ئێستا کە پێگەی کورد و پێگەی پارتی سەد قات لاوازترا هیچ کەسەکی لەگەدانە هەم حکوومەتی عێراق کە بە ئەمریکا بڵێ نابینێ ئەمریکا ناتوانانی لە هەرێمی کوردستان ببینێ هاوڕێیان یعنی ئەو خەیاڵڵاویەی هەندێک پیجی کرێگرتێت ڕکلامی لۆ دەکەن زۆر سەقەتە واقعەکەیە لە ڕووی جوگرافی من دەڵێم خۆزە هەرێمی کوردستان دەوڵەت بە یعنی بیتوان بەس کە عێراق بڵێ ئەمریکا دەبی بکشێتەوە ئیتیفاق دەبی لە هەرێمی کوردستانیش بکشێتەوە هەتا برایم خەلیل بکشێتەوە ئەو بەری ئەوە سنووری جوگرافی عێراق لە ڕووی قانونیەوە بە پارتی کۆنتترۆل ناکرێ بە هیچ بە ئەمریکاش کۆنتترۆل ناکە برا من لێرە دەمێنمەوە ئەمریکا گە نەڕوە لە هیچ جێ ناڕوە ئەگە بژڕۆ دەبی هەتا سەر برایم خەلیل بڕوە بە پارتی کۆنتترۆل ناکرێ بۆیە ئەو خطوەی کە پارتی و دوێنێ مەسعود بارزانی کە سەیری دیدارەکەین زۆر پێوەماندی دیار بوو زۆر تووڕ دیار بوو یعنی زۆر هیلاک دیار بوو هیلاک خۆ دیارە نەکات تەمانیا دەموچاوی خوێندنەوەی وتەکانی ئەسلامی خۆش دەدێت لە عێراق دیموکراسیەت پاشەکشەی کردێکە نەما لە کوردستان لە برەودایە بەهەرحاڵ یعنی ئەوان دەیانەوێت دادگای بڕیاری بەس ئەو دادگای ئیجباریە گفتوگۆ هەڵناگری نە بە سوودانی تەڕاجع دەکرێت نە بە پەرلەمان نە بە لەتیف ڕەشیدی نە بە هیچ هێزەکی عێراقی ئڵغا ناکرێتەوە فەرزە کولە ئیسلام نوێژ فەرزە عەج فەرزە ئەوەش ئاوە فەرزە وەڵا کاک مەسعود بەدەستەمەنیە بەخوای بەدەستەمەنیە خۆزیە فەرز نەبووە بەڵام فەرزە براکەم فەرزە بە خۆشتان ئیمزاتان کردیە بە خۆشتان درستان کرد بێت تا ئەو دەبشخۆت
دارو بەر پێی گوتن عێراقەکی وا دروست مەکەنەوە دروستان کردەوە دەبخڕن ئەوزە بۆیە تەمەڕوت دەکا بڕوا بکە یعنی نییە وەکو ئەوەی هەیە کەر کورتان فرێدەدا ئاوایە یعنی وەکو سیاسەتی کەریدێزە دەبیتن کە نییە لەسەر چیای خۆی فرێدە دەرێ ئەوە دەبن ئەگە مردن جێبەجێ مەکەن ئەو بڕیارانەی دادگای عێراق دە باشە پارتی بەتەمایە دوای ئەو هاتنەوەی مەسروری بۆ زانیاریتان مەسعود و پارتی بەتەمان بڵێن ئەمە ئەو بڕیاران جێبەجێ ناکەن دا ئەگە مردن جێبەجێ مەکەن باشە بزانم چه ئەلتەرناتیڤتان پێیە بڕوا بکەن بە زۆرم لێ وا دەکا حکوومەتی عێراق دە هەندە بێتە پێش لە کورد دە هەندە پاشەکشە بە وەزئی کورد بکە کە هەموو ڕۆژە دەبینین باقیە ژماری منیان کۆنت ئەوە کرد موچە دەبی لە عێراق دێت کا هاوڕێیان بە جددیمە ئەوە دە پێتان دەکرێت مەچوونە ژماری من کاکە ئەو بانقەشی پاراستنیشە ئینفۆرماسیۆنەکان هەموو دەباتن زانیاریەکانی کە خڕ دەبتەوە دەیباتە تەسلیمی دەستی پاراستن دەگرێت بە قوربان ئەوە ئی پارتیە مەیکەن کاچ خۆم ئەوەندەی پێتان دەکرێت و دووش بن ئاگەن کورە پارتی شەرم لە خۆتان بکەن بڕوا بکەن ئەوڕۆ دوو کارمەندی دەوائیرەکان پەیوەندیان بە من کردی ئەڵێن لە دەوائیرەکان بە زۆرم لێ کارتی دەنگدانمان داوا لێ دەکرێتن ئی خۆمان و خێزانەکانمان دەی بدەنگە فەرما ئەوە بەرپرسی ئیداریمان ئەویش بچی بباتە لە تخوا ئەوە ڕەزیل بوون نییە و شەرم بوون نییە ئەیب لە خۆتان ناکەن بە زۆرم لێ دەتانەوێ کارتی دەنگدان لە خەڵک و لە کارمەند تەمەڕودیان مایان دەنێ بڕوا بکە عمری پارتی زۆر نمایە پارتی وەزئی زۆر شڕە ئەو بەو سەردانەی دەنازی کاچی خۆم با بێنە سەر ئەو دوو خاڵەی سەرۆکی ئەفغانستان لە مانجی شەش وەزەم پازەی شەش بوو بایدن دیتی نەک وەزیری خارجیە بایدن گوتی ئێوە نزیکترین دۆستی استراتیجی ئێمەن پارێزگاریتان یەکەم لە مانجی هەشت سەرۆکی ئەفغانستان لێی نەگەڕا بەلازی ئیش وەربچیژێ بەلازی ئیش لێی نەگەڕا وەربچیژێ تاڵیبانی شلۆ هیناوە تەعەنە بڕیارەوەش نەبووی مانگە و دوو مانگی چەند مانگە بوو ئەمریکا دابێت ئەمریکا خودای درۆ و فرتفێرە هەموو دنیای سیاسەت وایە بەو سویدەی منیشەوە بەڵام کەسیوکی ئەمریکای دەبڵمڕال و دووڕوو نییە ئەگەر دڵت بەوەی خۆشە وەزیری خارجی استقبالی کردی ئەوە زۆر نەخوێندەوارن لەبەر ئەوەی ئەوە نمونەی ئەفغانستان مانجی شەشی پار استقبالی کرد بایدن استقبالی کرد و لێدوانەکەشی بڕۆ لە واشنگتن پۆست ئەمە دامان نایە بەڵام لە مانجی هەشت تەقڵەی پێلێدا بۆیە ئەگەر پێتان وایە ئەوە دەستکەوتە لۆ پارتی بەوەی هەردەستەوە ئەوە زۆر نەخوێندەوارن تاکە شتێک کە هێز و ئیرادەتان پێ بدە ئەوە بوو لەگە ئەو میلەتە نگبەت و هەژارەی کە ئەنگۆی کردە ئەو کەڵەگایە باش بوونایە ئەوە گەورەترین هێز و پشتپەنا بوو کە بلینکنیش پێگوتن یەک ڕێزی کورد بپارێزن ملەتن لە پشتبی هەزار موعامەرە لەکن بکرێ ئەگەنا هەموو دەوڵەتە ئەوەکان ئەوە پەنجامین نەکسێ و شکستە تووشی ئێمە دەکەن هەمووی 2017 لە ڕێفراندۆم خۆدا هەندە زمانتان درێژ بوو بەڵام ئەو هەموو 150 خاکتان دۆڕان تشتان پێکرا بە خۆشتان وەکو خێمەی سەفان چون ئیمزاتان کردەوە هاوڕێیان خاڵش کە زۆر لەسەر ئێمە باز دەکرێت ئێمە گوتمان کاکە مەسرور بارزانی دەبی لەگەر هەر 52 کەسەکە خۆر مەسرور نێ 52 کەسە بستە بەردەم دادگا ئەوەمانە هەونیە دەرگیری هاوڕێیان هەموو کەسێک کە شکایەتی لێ دەکرێت دەبی بستە دادگا تەحدیدی ڕۆژی لەوەکردینە 21 ڕۆژ بچن ئەگەر نەچن ئەمر قەبزیان و دەرەچی ئێمە ئەوەمان منە مانگوتیە دەرگیرن بینە ئەمریکا هەچە لە من 100 بارەی بکەمەوە کە لێرەژەوە ئەمە تەنکایین ئەمن سەرچی نیم ئەمن لە تەنکایی دام ناوم تێدا هاتن دیدارەشان لەگەڵ من کردیە ئاو بێنەوە کار یەکێک لەوانەوە دەژدێم لایڤ دەکەم ئەو دوسێ ڕۆژەی لەبەر ئەوەی میدیای کوردی بە هەموو هێزانی بە خۆیان دەڵێن ئۆپۆسیۆن بە هەموو ئەو نووسەر و کەسانی بەتەمای لیست دروستکەن بڕۆ سەیریان بکەن یەکێکیان ناوێرن باس لەو پرۆسە گرنگە مێژوویە بکەن کە یەکەم جارە کەماڵی بارزانی چەند تەنگا کوردیە کە پارتی خودی یەکێتی نێچیریشی دێتە گۆڕێ لە من وەکرد ئەوە ئەمنوت ئێوەی ئەگەر ئەوانەشی نهاتە ناوێ ئەو پرۆسە جوانە دیموکراتیە مەدەنیە نەکەن کەس لەو حیزب و ڕێکخراوە ناوێری برێ بابە ئەوە مەلەفی تیرۆرەکانی من ئەوە داخستن و ئەو سوستانی تەلەڤیزۆنەکەی من کەسایەتیەکانیش بڕۆ بسەیریان کە ناوێرن جورئەت بکەن دوو قسەی لەسە بکەن کەچی دەرێن بەتەوان حیزب دروستکەن گۆڕانکاری بکەن
کاچ خۆمە وتمان دەبی مەسرور ئامادەی دادگایی بی نەمان گوتێ بێ دەگیرێ ئەو هەیت بڕۆ تەحەدا ئەوە لێ دوان خۆ سەردەمێک دەژین ئەوانە لەبەر چاو بڕۆن ئەگەر ئێمە ئەو قسەمان کرد کە میدیای پارتی دێ بڵێەوە مانگوتیە فعلا مەسرور هەتا ڕۆژی ئاخیری کۆتایی مەسرور هەموو ئەو 52 کەسە لە بۆیان هەیە ئازادن 50 جاریت کە بێنەوە بەڵام با ئازابی نەستە بەردەم دادگای باشە ئەو ڕۆژ هات ئەو دو سێ ڕۆژ هاتێ بەس خەریکی دادگای ئێستام پێتان دەڵێم و هاوڕێیان کرد ترامپ دیتان 5 ساڵە دۆستەکەی لە دادگایە آخر دێک دو هەفتە لەمەوەرە 300 ملیۆن دۆلار غرامە کرا ئیدکەشی مایە ئیدکەش چەندەشی بەرا چەندەشی دەچوو خۆشیان بژاردێ لۆ کاندیدی سەر و کۆماری لە دادگاشە بە قوربان خۆ پرۆسەکەشی تەواو نەبووە بۆیە مەسرور بارزانی چییە لە چاو دادگایی کردنی ترامپ لە ئەمریکای دەدرێنە دادگا گچکە و گەورەیان تەحەدایان دەکەم نەتوانن دەژیان بینن کو ئامادەی دادگایی دەبن ئەوە من و ئەوە ئێوە ئەگەر ئەوە نەکرێتن سازش نەکە ماڵی ئەو پارتی و حکوومەت و ئەو 52 بەرپرسە بانەیکەی نەشتە شخصی بەغەڵەت پێنەگەن ناویان هاتیە ئەگەر بەشەکی قەرەبووە بەس بەشێکی جینایاتە جینایاتە بزانێ یەک بەیەک دەبی ڕابچێشێنە مەحکەمەیانە بەس سەبر بگرن لەو قەزیە ئەو پرۆسەیەکی زۆر گەورەیە یەکەم جارە قیادەی باشوور بەگشتی بە تایبەتی پارتی 80 ساڵە بەس خەڵک دەگرنەوە یەکەم جارە بانگ دەکرێن لە دادگایەکی ئەو ئەمریکیش لە چاو دادگاکانی شەڕکەوتە زۆر جودایە بۆیە سەبر بگرن ئەوە کۆتایی نییە پرۆسێک دێ شکلی هەندێک شت کرایە ترامپ درا دادگا کاچی من هەموو قیادەی شەرقل ئەوسەد چیە نەک ماڵی بارزانی لە دادگای ئەمریکای و دوو کۆمپانیای گەورە دەگرن گچکە دەگرن دادگایە دەستورە قانونیشە بۆیە سەبر بگرن لە ئایندە بە زیاتر بە دیارەکە زۆر پەلە مەکەن یان خەڵکی مەزاری زوو ڕەشبین دەبی منیش نازانم ڕەنگی قەزێکە سەرکەوتوو نەبی ڕەنجیشبی سەرکەوتووبی یعنی ئەوە دادگایە گرنتی نییە بەڵام پرۆسەیەکی دیموکراتی مەدەنی یاساییە خراپە خراب نییە بە ئەوەی لەوەی باشتری پێدەکرێت با بفەرمێ با بێتە مەیدان بێت بیکە هەرچەندە ئەمەکو گوتم بڕوا بکە کەس هیچ کوردەك موسسی ئەو قەزیە نییە کۆمەڵە کەسی ئەمریکی هەرە دیار لە سیناتۆرە لە کۆنگریسە لە نازام چێبان زۆر قسە نەکەم کردیتیان لەو لای وشتانە ناویمەیان ژێرە واتە پەیوەندیان بە ئێمە کردی ئەرێ کاکە شتەشی وایەیان گۆوەتان هاتی بڕوا بکە ناڕێن تۆ لایف دەکەی کۆ قسەیەک دەکەی کورە هەموو دەستگا هەواڵگریەکان کوردیان تێدایە راپۆرت ئیشیان پێ دەبی باگت دەکەن قسە لەگەر دەکەن خۆ من ناسمە ناو هەندێک وردەکاری تۆ کە دەبێت ژمارەك لە ناو سۆسیال میدیا لە ناو کۆمەلگای کوردی لە دەنجی ئۆپۆزیسیۆن پەیوەندیت پێوە دەکەن بە قوربان بۆیە لەو ڕوانگە هاتوونە بۆیە سەبر بگرن ئەو پرۆسەیە سەرەتایە ئاوڕێیان باسی هەژماری گیرفانی بڵم ئارین مەسرور بارزانیشمان کرد دیدارەکەشمان کرد هاوڕێن دوو هەواڵەیە مەسرور کە ئستقبالی کرایە ئێستا ئەو پارێزەرانە هەڵساون نامەیەک توندیان دایتە بلینکن کە پارێزەر زۆر خەتەرە بڕوا بکەن لە میدیا خەتەرترە لەبەرەوەی لە ڕووی قانونیەوە لە زمەکان دەگری شکایەتیان لێ کردینە لە بلێم ئەویان یاداشیاندایە نیمچە هەڕەشەیان لێ کردیە بەس بە زمانێکی قانون کە لێت قبول ناکرێت تو پێشوازی لە کەسێک دەکەی 25 دۆسیان لۆ وەزیری خارجی جێگرەکەی ژماردیە کە ئەتوو چووی ئستقبالی کەسەکەت کردیە یەکێک لە داخوازیەکان ئەوەیە کە هاوڵاتی ئەمریکی هەواڵگری CIA کوشتیە ئەوە لۆ بلینکنی گەلە خراپە بە تایبەتی لە دوو خاڵدا هاوڕێیان یەک ئەمە ئەوەی زانیتمان بە پێ و زانیاریانی بە دوات چوون دەکەین و پەیدا دەبی لەولا لۆ ئەولای ئەوانە بەشێکیان ئایدی کۆماریەکانن ئێستا ئەو کەیسی ململانەی دادگا ئەو کەیسە ئەو ئستقبالە دەبتە بەشێک لە کەم و کورتی دیموکراتەکان لە بەرامبەر کۆماریەکان لە دیموکراتەکان لە بۆ من تحەدا دەکەم بزانن چۆن ئەو کەیسە دەتەقتەوەش لە ململانەیان کە چۆن هات بلینکن وەکو وەزیر خارجیەک چوو ئستقبالی کەسێکی کردیە کە تۆمەتبارە نەک تاوانبار تۆمەتبارە بەو ئەوەیە ئەگەر ئەوە یەکێک لە بەندەکانی گفتوگۆکان نەبوو و نەبووە شکست لە بۆ دیموکراتەکان حەقت بی
لەبەر ئەوەی کاچ خۆم ئەوانش کاتیان لێکردیەک کەسانی وەکو بلینکنن باوا بڵێن خەڵکانی تێدا لە ئاسی ئەو دیبلۆماسی ئەوانن ئەو قادر نەدرمەکی نییە بە قوربان ئەو زۆر بەرزە ئەوان بە خۆیان دەزانن هەم مەسرور هەم ستافی ڕاگا ئەوە پارێزان بچووکترین جم و جۆڵ دەکەن ئاگایان لێیانە ئاگایان لێە من ئەسەیەک دوو نمونەتان لێرە باز دەکەم لەو باز دەکەم بۆیە 15 پارێزەر نیمچە هەڕەشیان لە بلینکن و جێگرەکەی کردیە ئەوەی کردت شتێکی زۆر خراپ بووە کردیت و نامەیان دایتە هەموو ئەندامی پەرلەمان و کۆنگریس و کۆشی سپی کە ئەوەی کرا زۆر شتێکی خراپ بووە لەبەری کابرا تۆمەتبارە هەتا بەراعەتبوونی خۆی ئیسپات نەکات و ئەو دۆستیا وەکو گوتم لە حەملەی انتخابات بەکاردەهێنرێت و بە تایبەتی ئەوانەی شکایەتیان لێ کردیە من ئەوە بڵێم بەشی هەر زۆری جەماعەتی ترامپینە و ئەوەش تێکەڵ بەو ململانەیە بووە هاوڕێیان بۆ زانیاریتان ئەو خاڵەشی تێدایە ململانەی ترامپ و کۆماری دیموکراتیەکانیش تێدا لەو کەیسەدا خاڵشکەکە بن دەڵێم ئاوڕێیان دوێنێ مەسرور بەنیاز بوو لەگەر هەردە 12 کەسەکەی کە ناوی تێدایە وەکو ڕووبارسندی انتفاز قەمبەرەوە زانم کابرایەکی عەرەبە ئەو تریفە عەزیزە حکمەت بە ئەمەڕنی ئەوانەی ئەمریکا تریفە عەزیز نوێنەری حکوومەتی هەرێمە حکمەت بە مەسوولی پارتیە ڕووبارسندی ملیاردێرەکە دەڵێن هەموو ئەو تجارەتەی لەگەر ماڵی بارزانی ئەوە دەیکاتن تا ئێستا نانەوێ وەرەقەکەی مەحکەمەی وەربگرن بڕوا بکەن وەرەقەی مەحکەمەی وەربگرن ئەو زانیاران لا ئێمە هەیە مۆزەفە قەولی زۆری دایە دوێنێ بەر لەوەی مەسرور بڕیار بوو دوێنێ بچی لەگەر پارێزەرەکانی خۆی دانیشتن بکە لەگەر پارێزەرەکانی خۆی دانیشتن بکاتن سەعات دەیس بینێ یعنی من نازانم چۆن زاندرایە ئەوە نازانم چۆن بەس نەفەر چیتە بەر دەرکەوێن دەرەوەبی هەر هات هێریی داواکەی بداتێ بڵێ بابە وەرە لە بۆ مەحکەمەی ئەوەیە چکو دانێ وەرگن لە ڕووی قانونی ئیمزا بکەن 50 دقە مەوعیدەکەیان تاخیر بووە نەوێرانە بچن لەگە دیداریان لەگە پارێزەرەکان هەبووە 50 دقە ئەوە چۆن ئەو بەرەی تر یان زاندرایە من ناسان بەڕاستی وەتکاش دەکەم هاوڕێیان مەسرور بارزانی سبەی لە تەلەگرامەکەمان هەیە لێرەش ڕکلامی لێ دەکەین سیمینارێک کراوەی هەیە هەموو کوردانەی ئەمریکان ئەو قسانەی لە ماڵەوە دەکەن بڕۆن قسەک شەرم لە خۆتان بکەن بڕۆ تەعبیر بکە ئەوەی لە ماڵ دەڵێ بڕۆ بە ڕێزەوە لە خۆت گفتوگۆ بکە لەگەری کابرا دەرێ وەرن سیمینار دەکەم کراوەیە چێ ناوی خۆی دەنووسی بڕۆ لێ بکە خۆ قابلێ دەتکوژی لە وڵاتەی دەیان زادیتان هێلکە باران کرا لە بەرچاوی پۆلیسی بابەت تۆ هێلکەی مەکە هێلکە بارانی مەکە ئەوەی بکە بەس مجەڕەد بڕۆ پرسیاری خۆتی لێ بکە بە زمانێکی دیبلۆماسی برێ ئەو شکایەتە چییە برێ شێروانی چییە برێ سەردەست عوسمان چییە برێ مامۆستا جیهان چییە بە زەوانەی لێ بکەن نەک لە ماڵەوە ئەوەش ئەو خەڵکەکی یەکجار زۆریش شێری ماڵەوە و ڕیوی دەرەوەش بی خۆت دەردیمە هەر ئەو دەسەڵاتە نییە دەردیمە ئەو سوپازە بە لە عەقسە بریقەدارەیە کە هەمووی لە دەیەوێ خەڵک بیکە ئەو سێری بکە کە نەما سێری فیلم دەکە هاوڕێیان ماڵی بارزانی یەک کۆمپانیایان گرتیە کۆمپانیایەکی پارێزەری 2750 پارێزەریان هەیە ئەو کۆمپانیایە 19مین کۆمپانیای هەرە گەورەی جیهانیە کۆمپانیا هەرە گەورەی جیهانی پارێزەریە کە ئامانج لێی کۆکردنەوەی پارەیە پارێزەرەکانی ئیکلنتۆن بوونا مەسەلەن ئی گۆرانی بێژەکی هەرە بە ناوبانجی وەکو ناوی کێتی پیری بووە گۆرانی بێژ ژنە دەخلیان وەکو گوتم یەکێک لە دەخلە دەوڵەمە ئەو 19مین ئەوەنە لە 200 زانکۆکان پلە بەندەکرا ئەوانیش ئەوە پلە بەندەکرد 19مین گروپن لە سەر تاسەری دییان مەسرور چوو ئەوانەی گرتیە هەر لەبەر هەندێک هاتە ئەمریکای خاڵی هەرە جەوهەری لە هەندێک هاتە ئەمریکای لە من وەگرن ئەوی تر هەمووی فریودانی خەڵکە و هیچی لێشی نابی ئەوەمەینە سیاسەتی ئەمریکا هاوڕێیان ئەو خاڵە زۆر گرنگە پارتی کە نازم تێدەگەن یان نە مەسعود بارزانی یان وەکو ڕیفراندۆم دووبارە حتا بلینکینیش کە ئستەقبالی کردن گوتە بێژی حکوومەتی ئەمریکاش وەلا کوردستان 20 ساڵ هەیە کاکە بڕۆن بخینەوە ئەڵێ ئێمە لەگەڵ حکوومەتێکی عێراقی فیدرالی سربەخۆ داین یعنی هەر تەمەڕودێک لەو حکوومەتەی بکەن دیسان وەکو ڕیفراندۆم پشتان دەشێنی ئەمریکاش ئەوە نییە گوایە ئەم مەسرور دەیەوێ
ئەوەی کارتێک لە بەرامبەر حکوومەتی عێراق بەخوای ئەمریکا بەڕوون و ئاشکایی ئەمریکا قەت کوێت سەدام کوێتی داگی کرد هەڵوێستە چێکلاکەرەوەی دەرنەبڕێ تا گرتی کە گرتی ئەزە گوتی زۆر غڵات کرد وەچی ڕفراندۆم هیچ قسەچی وای نەکرد هەتا کردی ئەو لێشیدا لێتان دەدەن و زەربەشکە بە کوردەکەوی و بەڵام یەکەم زەربە بە خۆتان دەکەویت یەکەم زەربە بە خۆتان دەکەویت بە ئاشکا سیاسەتی ئەمریکا یەک ڕێزیە لەگەر عێراق و ڕێکخستن و لەگە کوردیش ناوماڵی کوردیش و دیفاع لە مافی مرۆڤ و ئازادی بیڕ ئەو بە ئاشکا ڕایانگەیاندی ئەم لە گوتەبێژەکەیان هەم لە دیدارەکانی مەسرووری هەم لە خەندانی بەرهەمی ملپان کە بە خۆی دیدارەکە کرد بڕۆ بنووسیتە کە ئەوە مەرجە لەگەرەوەی ئەمریکا ئەگە بێوێ نەک بەولود بەرزەی وە کۆن لە کەسی زیندانیانی بادینان مەسرور ڕاوام نەتی ئەمریکای نەزانی وەزیر خارجیە بە ئاوان لێکرد 4-5 ساڵ دەستی کەس نەما ماز نەکاتە بەس لە ئەوها مۆزەفەک بیباتەکن ژوورەکی وەزیر خارجیی دانیشتی پێ هاوڕێن ئەو کۆمپانیایە وەکو گوتم سەعاتی لە 1200 دۆلاری یەک مەحامی کەمتر نییە لەو 2750 ئەتا 2000 دەڕوە یعنی تو بچی کەیسێک دەکەنەوە ئەگری سەعاتی 2000 لێ وەردەگرن ئەو کەیسە بەلای کەم ساڵێک درێژ دەچشی بەلای کەم 2,000 سەعاتی دەوێ بەلای کەم یعنی لە سەروی 200-300 میلیۆن دۆلاری ئەو خەڵکەی لەو کەیسە دەڕوە کە پارەی نیوەی مەعاشخۆرانی کوردستانە بەس لە پێناوی ژیانی خۆیان بزانە چ دەکەن لەعلم ئەو برادرانەی لە ئەمریکان بە منیان گوت وتیان ترامپ بە ترامپایەتی خۆی کە ئەوەندە ملیاردێرە کە غرامەکرا 300 میلیۆن تەبەڕعیان لەو کۆ کردەوە بەس ئەوانە عەرەقیان بەو پارەی خەڵک نەکردیە بۆیە گیان لێ نییە گیان لێ نییە لەو 2750 500 مەحامی بەنەژۆری ئەوەی بەسە تا هەیبەت بڵێن ئەمە ئەوەمانەیە لە کاتێکدا لە ئەمریکا نەهەیبەت ئەوە دەخوا قانونەکەیە ئەتو قەتل بکەی ملیۆن مەحامی ناتوانین قازت بکە زەریمە بکەی قانونەکە سابتە لە بۆ هەموو کەسەچی ئەوە ترامپ کاکە دەدرێتە دادگا یعنی وەکو گوتم ئەگە ترامپ کاندیدی سەرۆک کۆماری و سەرۆک کۆمار بوو 4 سال سەرۆک کۆمار بوو یعنی هەموو مەسوولەکانی شەرق ئەوسەد چییە بۆیە بە زۆری و بە پارە و ئەوە نییە بە ملیاردێری نییە لە ئەمریکا لە ئەوروپای تا ڕاستە لەوێندەریش 100 عەدالەت نییە بەس زۆریش فەرقە مەحاڵە ئەگەر بکرابە ترامپ قوتار دەبوو ئەگەر بکرابە ئەو کلنتۆنە قوتار دەبوو لەسەر ماس و گانەکی لە ژۆرەی حەیایان بردووەتە ناو و بیدەنە دادگای بەنمونە کاکە دەیان سەرۆگە ئەوە جدایە لە چاو ئەوە بۆیە دادگا لە ئەوروپا و ئەمریکا زۆر خەتەرە لە دوای میدیە دادگا خەتەرە بەڵام ئەو کۆمپانیا زەر و زەبەلا لە بەرامبەر مێردی کارداشانی ئەو گۆرانی بێژەکە هەیە کین چوازانم ناوەکی وای لێیە دۆڕە براکەم لەبەر ئەوەی غەڵەت بوو گرنگ ئەوانە هەستان ئەو کۆمپانیا گەورە مەحامیان گرتیە بە هەموو خیاڵی خۆیان زانین قازیان دەکە من پێم وایە قازیان ناکە و دەچنە دادگا و پرۆسەکەش درێژە دەچێش ئەو پرۆسەی شنیارخان نییە ناناو زۆر جدایە لەسەر یەک کەیس بوو کە تەوهینی پێکرد بوو و یەک پارێزەری هەبوو وابزانم با بە ئەو 15 پارێزەریە و نیوەی حکوومەتی ئەمریکی کۆن لەگەر ئەو شکایەتەدایە و 25 دۆسیەیە و خەڵکانی زۆر بەتوانیان لە پشتە براکەم ئەوە زۆر جدای ئەو دوو کەیسە بڵێن وەڵاوە شێوی کە کۆتایی پێدن نا ڕۆژگار بە دیار دەخێ و کەیسە زۆر قورسە و دکەتنە ناودادگا زۆر غەڵەتەکی گەورەیان کرد سڵحیان کرد بە من باشتر بوو لە خۆیان 3-4 ملیاریان بدا بە لەبەرەوەی هەموو تۆمار دەکرێت لە دادگا نابنەوە ڕەنگی لە 15 دۆسیەی ببنەوە ڕەنگی لە 20 ببنەوە بەس لە 2 بدۆڕێنەوە تا لە هەمویان دۆڕاندە بۆ زانیاریت و یەک حاکم نییە 7 لە بۆ 9 حاکم سەرپەرشتی ئەو کەیسەی دەکات بۆ زانیاریت و بەس قەرەبوو نییە جنائیشە و بەس کورد نییە ئەمریکی CIA کوژە لە بارزان دنیایەک شتە کەتە ناو محکەمە پرۆسەکە تۆمار دەکەویتە ناو سوسیال میدیای بەناو هەموو میدیای شتێکی زۆر ئەوەیان کرد دەیانوەزان بە پارە و بە بەرتیل کاچ خۆم بایدن ناوێری تەدەخل ئەوەندە لە محکەمە بکە ئەنگۆ بەس سێری ئەو نمونەیە بکەن خودی مەسرور بارزانە زیندانیانی بادینان لێدوانشیدا ئەمن ئاگام لێ بە قوبادی گۆدبووی زۆر غەڵەت بووم باشەکە مەسرور بارزانێک لە کوردستان کە کولفی کولا لەسەر لێدوانەشی لەسەر دادگای دیتان چی لێهات ئەی دەبی بایدن لە ئەمریکا تەدەخل لە دادگا بکە چی لێ دەکرێت بە تایبەتی ئێستا انتخاباتە
هەر ئەوەی لۆغە بۆیە هیچ پارە و پەیوەندی و علاقات هیچ تەسیری نییە، هیچ تەسیری نییە هاوڕێیان بۆیە مۆزەفی فەقیر موچەی نادرێتێ برەماڵە شەهیدە ئەنفالە بەڵام ئەوەی بە 100 ملیۆن دۆلار سەرف دەکەن. قسەی کۆتاییشمان هاوڕێیان ببوورن سەرمانێشاندن لەسەر لەنگەی هەولێرە، تا ئەوە نەک لەنگەی هەولێر ئەوەی سۆرانیش 14 کەس شەهید بوو دەبریندار بوو 3 مانگ لەمەوبەر ئەرێ ئەو هەموو لیژنە دانرا چی بەسەرهات چی بەسەرهات ڕێبەر ئەحمەد ڕێبەر ئەحمەدی ترسنۆ چی بەسەرهات ئەوە هاتبووە لەندە هاوڕێیان ڕۆحی چوو بڕۆح ڕۆژێک سەربردەکە باسەکە بەهەرحاڵ چی بەسەرهات ئەو لیژنەی کاچ خۆم 14 کەسی وەکو من وەکو ڕێبەر ئەحمەد وەکو مەسرور بارزانی ئینسان بوون عائیلەیان نەبوو خۆشەویستیان نەبوو مردن چی بەسەرهات هیچ 3 مانگە دۆستەکە هەر شکلیە و دەمی لیژنەیان پێکی نایە ئەو هەموو لیژنەیە لە کوردستان بۆ فشقیان لەنگەی هەولێرە هاوڕێیان من لە نۆتەکانەوە جێم نەدەبی ئەو لەنگەیە دەسووتێ ساڵانە دەسووتێتن ئەگە نەڵێن 2 نەڵێ ساڵانە کاکە 2-3 ساڵ جارێک دەستێ هەمووتان ئاگاتان لێ 2-3 سەبەب پێ هاوڕێیان یەک مەوقعەکەیان باشە 2 ئێستا گومانەک هەیە گەمەی سیخوڕی و گەمەی ئەوە شتێدایە هاوڕێیان هەتا گەمەی بزنسی و گەمەی مخابەراتی شتێدایە من لێرە وعدتان پێ دەدەم دەیکەمە خەبەرش تایبەت میدیاکانی تورکە شۆڤینیەکان ڕایانگەیاندیە ئەڵێ وەکو ئینتیقام لە کورد ئێمە 2350 دوکانی کوردمان سوتاند میدیا شۆڤینیەکان ڕسمەکەشیان بڵاو کردەوە شۆڤینیەکان گورگە بۆرەکان ئەڵێ ئێمە بووین و هەموو ئەو خەڵکانەی لە هەولێرێ ئەوە دیتەن دەر ئەڵێن بە چاوی خۆمان دیتن سوستاندیان بارزان قەساب ناوێری بچ بیانگری خود باشە کاکەوەرە لەو هەولێرش کە 5,000 کامیرەی چاودێری هەیە 5,000 کامیرەی چاودێری هەیە ئەجەبەن ئەوە 20 جارە لەنگەی ئەو خەڵکە کاسبکارەی هەولێرە دەسوتێ یەک کەس ناگیرێ یەک کەس قەلەبوو ناکرێتەوە گەمەیەکی سیاسی و بزنسی نییان سیخوڕی من ئەوە بڵین کەتان نۆ بڵاو دەکەمەوە ئەدبی بە خەبەرش تایبەت کەمتر لە 1 سەعاتی بکە تورکەکان دەڵێن ئەمە کردیتمان تورکە شۆڤینەکان سوتاندیتمان 2350 دوکانی کوردمان بە ڤیدیۆ بەڕسمیش بڵاو کردەوە لین چ شەیە دەبا بارزان قەساب و مێت خۆشناو بوێرن قابل ئەوە ئەو کوڕە نانەوەخانەکەی هەولێرە بارزان قەساب بیباتە ژۆری 1000 ئیهانەی بکە دەبڕۆ بارزان قەساب ئەگە جورئەتت هەیە ئەو تورکە شۆڤینیانە بگرا کە دوکانی هاوی شاریەکەت ئاوادێن دوکانی هەزاران کەس کاسب هەژار زەحمەتکێش شاری هەولێرێ و بەشێک لە اقتصادی هەولێر تەفریتونا دەکەن ئەرێەوە بۆ چ 50مین جارە لەنگەی هەولێر سوتا ئەو گەڕەکە سوتا ئەوە سوتا بەبێ ئەوەی هیچ تۆمەتبارێک بگیرێ کاچ خۆم وجدان و ئەخلاقتان هەبی لە بەرامبەر ئەو شارەی ئەنگۆ لە بەرامبەر مێژوو خوددا بەرپرسن ناکرێت گەنج دەبینی هەموو عمری لەسەر دوکانەکەی هەر ئەوەندەی هەیە بە 1 دقە جغارەی بە 1 دقە وەکو جغارەیەک لە بەر چاوی دەستۆ هیچ پێ ناکری هاڕێ من دوکانمە بۆ سوستانیتم بڕوا بکە یعنی تێدەگەم دەزانم ئازارەکەم دیتە لە 97 دوکانێکی کچکەمە بوو لە شەقامی باتە شەوک بەدەستە خۆم ینی ئەو کارەبا سوتا بوو هەرچی خڕم کردەوە سوتا کاچ خۆم تێدەگەم دوکان سوتانچی ینی زۆر ناخۆشە و خەبات دەکەی لە پڕێک لە دەینتە سەفر و چەندەمین جار خەڵکێک ناگیرێ خەڵکێک عقوبە نادرێ هەر دەرێن چا دەکەین خەلەلەکە لەوە بوو بەردەوامیش فەقیرانە لەو خەڵکە کاسبکارەوە دەکەن ئەنجومەنی وەزیران دەستێ ئەو ژوورە دەستێ کە پڕ لە ئەرشیفە بۆ ماڵی مەسرور بارزانی ناسووتێ بۆ ماڵی مەسعود ناسووتێ بۆ لەقیدوو ناسووتێ وەنیانی بۆ ئاسایش ناسووتێ بۆ پاراستن ناسووتێ ئەڵە دەبێت بەبم لێ بدرێ بۆ ماڵی هەژاران ئەوەندە دەسووتێندرێت 2350 دوکانە گوایە من بەپێی ئەو میدیای تورکیا تەرجمەی سویدیم کرد خوێنمەوە یعنی بەلای کەم 6-7 هزار عائیلەی لەسەر دەژیا هەمووی لۆ دەفتە سوتماک چێ بەرپرسەلەوە ینی بەجددی شارێک کۆمەڵێک بەرپرس دادەنیشەوە نیە خۆیان فشکەنەوە ناوخە نا ئیشی تووە ئیدارەیە و شارە بکەی بە جوانی بە عەدالەتی دیفاع بکەی ئەتوو مەئموری نەک خودای لەسەر ئەو خەڵکەی
ئیشت ئەوەی ڕێنە دەیت سووتان بی ڕێنە دەی دزی بکرێ ڕێنە دەی تاوان بکرێ بەڵام ئەوە نییە گۆ زۆر بە سەقەت تێگەشتن لە حکومداری بگرن و بکوژن و لێ بدەن بەس لەو فەقیر ئازابن ئەوە پەنجامین جارە لەنگەی هەولێرە دەستێ لە دوو کەس ناجیێ چێ تاوان بارە ئەو هەموو لە هەولێر لە سلێمانی یعنی بەجددی لە سلێمانی چەند خەڵک سوتای بابە کاکە چێ گیرە چێ مسەب هەمووی کارەبایە شۆتە نازانمە درۆیانە بەس کاکە کاچی خۆم ژیانی خەڵک دەڕوە ڕۆح ئینسانێک دەڕوە وەچی من و تووە ئەوانەی دەڕۆن وەکو مەسرور بارزانی و پاگل تالەبانین لەوانیش جوانترن عائلەیانێ خزمیانێ کاسبکارن و ئەوانە بارەقەینی چۆن شەڕەفی خۆیان دوکانەکانیان بنیادنن پارێ دزیاریان نییە لەبەر چاویان دەسووتێ هیچیان پێ ناکرێ لەوەش بێ شەرەفتر ئەو خەڵکەی کە کوایە هەمووی موسڵمانە هەموو دوکانە دەرێت شمەکمان لەولایە لە دوکان سوستانی قوتار کردی لەولای هەمیان لێ دزین قسە قیەم و ئەخلاقتان هەبی لەگەر یەکێک کە لێی دەقەومێ پشتی یەک بگرن ئەگەنا دینداری ئەگەنا ئینسانی بوون هیچ مانایەکی نامینێ کاچ خۆم ئەتوو ئەگەر لە وەختی تنگانەی بە کەڵک نەهاتی کابرا دوکانی سوتا لە زیاتی پشتگیری بکەی چی دزی لێ دەکەی ئەوە پەروەردەی ئەو ژینگە پیسەیەک دەسەڵاتە کە خەڵکیان بەس فێرە ڕاوڕوود کردیە ها خەڵکوانە بوو بۆ خۆمان هەمومان دەزانین ئێستاش خەڵکوانی وەرە سەیری ژنی باشوور بکە سەیری ژنی ڕۆژئاوا بکە هەردووچی کووردە لۆ ئەلوێندەر نە بۆ ئەو بۆتۆکس و نە ئەو هەموو عەمەلیەی تەجمیل و نە ئەو هەموو سکس و بەو شێوەی دیارە ئەوە نییە لۆ لە ڕۆژئاوا بالعەکسە هەر کورت نییە لۆ ژن کوشتن بەو دەرەجە نییە سیستەمە لۆ لە ئەوروپای بەو شێوە نییە ئەو دەسەڵاتە ئەو پەروەردەی ئەو دەسەڵاتەی ئەوەی لێ دەرەچی وەکو باوکەکی خوێڕی هەر ئەو نەوعە منداڵانەی لێ دەرەچیت هاوڕێیان بۆیە ئەرچی ئەوەیە نی حکوومەتە تا کەنجینەوە پەنجامین جارە لەسەر تاسەری کوردستان لە شوێنەکان ئاگر دەکەویتەوە خەڵک ژیان لە فەودێت کاکە زیان دەکەویتن نە لەوشی ئەوروپای شوێنەکەی خەڵک قەرەبووی وەربگرتەوە کورە لێرە دوکانێک شتێک تێکەچی بڕوا بکە 2 سەعات کارەبا دەبڕێتن قەرەبوو دەدرێتەوە بڕوا بکە 24 سەعات جارە کارەبامان بڕا هەموو سەلازەکانیان بۆتیان بنووسن چی تێدایە چی تێدا بووە هەمویان قەرەبوو کردینەوە ئەو خەڵکە بە ملیۆنەها دۆلاری لێ زەرەر دەکرێتن یەک کەس نییە دوو فرسی بداتەوە لە کاتێککە حکوومەت و هەندێک دانرایە کە لە وەختە یەکێک پیر دەبی لەبەر هەموو عمری گەنجی ئیشی کردە قەرەبوو بکرێتەوە یەکێک پێداویست تایبەتە قەرەبوو بکرێتەوە حکوومەت پارەی بداتێ لەبەر ئەوی واجبی لەسەریتەوە هاوڵاتی ویتیەوە کوڕیتی یەکێک کە نەی دەسووتێ یەکێک کە دەگیرەیەک دەکوژێ ئیشی حکوومەت ئەوێ بە هەنایی وە بچیتن بەس ئەوانە بەس لە بۆ ئەندامی لق و مەڵبەندەکانی خۆیان خەم دەخۆن لەوزەر ئێستاش بەس لە تیپە گەندەڵ و مافیا و چەتە و دز و زەردەکان دەخۆن هەتتا قائیدەکانی خوارێک خۆشیان ئێتیمان پێ نادەن هاوڕێیان زۆر لەوای لێبوردن دەکەم ڕەنگە ئەوزارە کەمێک ئەوەم کرد بە زویستم وێنەکەتان لا ڕوون بێتن و بزانەوە بەداخەوە لەبەر ئەوەی یەک میدیای کوردی جورئەت ناکە بێ کاکە شیتەڵ واتە هاوچێشەی ئەو دادگای گفتوگۆ بکە لەگە خەڵکێک ڕێی جیابینی بە قوربان پرۆسەیەکی وا گەورە شەرمەزاریەنەوە ئەو هەموو میدیایی و حزب و ئۆپۆزیسیۆنەی ناوێرن قسەیەکی ئێسە بکەن ناوێرن لەبەر ئەوەی لە ترسنۆچیتیان بڕوان پێ بکە بەڵام دیتان لۆ تازەی مەسعود بارزانی هەموو کو قافلەیان بەستا بوو بەس بچنە وێندەر مەسعود بارزانیش ڕۆ کوڕکلامەکی خۆی خوشتی خۆی بەکارێنە لە کاتێکدا بڕۆ بپرسن 10 ساڵ و 15 ساڵە خۆی لەو خوشکەی نەگەاندیە کەچی کردێ ڕکلامێک لۆ خۆی شەوت شاد سوپاسان دەکەم بۆ جۆ لێ ڕاگرتنتان کاتێکی خۆش